ئەو کاتی کە هاوینەوە باشترە کە کاتەکەی بە شتێک تەرخام کە دواتر ئەم کاتە بە فیڕۆ نەچێ واتە لێ بەشیمان نەبێتەوە کە ئەو کاتەی بەچی تەرخان کردووە و بۆ چۆن سەرفی کردووە واتە هەوڵ بدە کە بە دەورێک هەر لێک لە دەورەکان هەرچ زمانێک بێ بۆنە دەورەی زمانی ئینگلیزی بێ چونکە کات زۆر گرینگە. حکوومەت خۆیان دەورەیان بۆ بکەنەوە بۆ بەهێزکردنی توانای گەنجەکانمان لەو لە 3 مانگەیە بۆی هەر تەنها بەخەو و بە ئیسراحەتیان بەسەری نەبن. ڕاستە ئەوانش پێویستە بە هەم بە ئیسراحەتی مێشکەیان لێ بەڵام زیاتر لەوەش پێویستە کە بەرە بە توانەکانیان بدەن. لە پشی هاویندا پێویستە ئەو قوتابیانەیەکەوە لە ماڵەوەیان بێ ئیشن دەسۆڕێنەوە لە جێگەکان پێویستە گەشە بە ئەپلی خۆیان بدەن چۆن بۆ نمونە خوێندنی کتێب دانانی بەرنامەیەک بۆ پشووی هاوین بۆ نمونەیان ئیشێک بدۆزیێتەوە کتێب بخوێندێتەوە بۆ ئەوەی کەوا گەشە بە عەقلی بداتن و هەروەها پێویستە لەسەر ئەو دایک باوکانی کەوا منداڵەکانیان چۆن پەروەردە دەکەن بە شێوەیەکی ئەکادمی باش کەوا هەڵبستن بە دانانی پرۆگرامێک بۆ ئەوان بۆ ئەوەی لە گەشەکردنی عەقلی بێبەش نەبن.